سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەڕێگرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی ساڕۆژی گیانبەخشکردنی ئیسماعیل دزراو لە شاری سەفرێز، چالاکی تەبلیغی بۆ ساڕۆژی گیانەدەستانی سارینا ساعیدی لە شاری سنا، دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە مەهاباد و مەریوان، ناڕوونی چارەنووسی ئەرسەلان دیوارگەر لە زیندان، جێبەجێکردنی سزای سێجارەی بەندکراوێک لە زیندانی هەمەدان، بانگرتنی زیاتر لە 50 خوێندکار لە زانکۆی ئەمیرکەبیر، گیانەدەستانی کرێکارێک بەهۆی جاڕمانی معدەن لە شارستانی شاهڕوود و بردومانکردنی 4 گوندی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیاوە. درێژە هەواڵەکان بەڕێوەچوونی ساڕۆژی گیانبەخشکردنی ئیسماعیل دزراو لە شاری سەقز، ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕێزبەر بنەماڵی گیانبەخشکردوانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ئیسماعیل دزراو کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی تەواوی گیانبەخشکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی گرت و بەڵێنیانجا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازیان بن. ئیسماعیل دزراو تەمەن 39 ساڵ و خەڵکی شاری سەقز لە کارتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینە لەلایەن هێزەمیەکانی ئەو شارەوە دەست بەسەرکرا و بەهۆی ئەشکەنجە و لێدانی زۆرەوە گیانی بەخت کرد. چالاکی تەبلیغی بۆ ساڕۆژی گیانەدەستانی سارینا ساعیدی لە شاری سنا، ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕێزبەر لاوانی ئازادیخوازی شاری سنا لە ساڕۆژی گیانبەخشکردنی سارینا ساعیدی چەندین وێنە و تراکتیان لە نێو ئەو شارەدا بڵاو کردەوە. سارینا ساعیدی تەمەن 15 ساڵ و خەڵکی شاری سنا کە لە ساڵی ڕابردوو لەلایەن هێزەمیەکانی ڕۆژیمەوە بەهۆی بەرکەوتنی باتۆم بەرسەری و خوێنبەربوونی مێشک گیانی لەدەستا و لەوانی ئازادیخوازی شاری سنە بۆ بەرز ڕاگرتنی یادیە و ئازیزە چەندین وێنە و تراکتیان لەو شارە بڵاو کردەوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە مەهاباد و مەریوان، ڕۆژی چوارشەممە 19 ڕێزبەر دوو چالاکی مەدەنی بەناوەکانی پویا خزری خەڵکی شاری مەهاباد و بەختیار ساسانی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بە پێڕاپۆرتەکان هێزەکانی ڕۆژیم لە شاری مەهاباد هێرشیان کردوتە سەر پویا خزری و وی ڕایپشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر و ڕاگوێزی بەندیخانەی ورمێ کردووە. لەلایەکی دیکەوە هاوڵاتیەکی دیکە بە ناوی بەختیار ساسانی خەڵکی شاری مەریوان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. جێگەی ئاماژەیەکە تا بە ئێستا هۆکاری دەست بەسەرکردنی ئەو دوو چالاکوانە لە بەردەستانیە و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ناڕوونی چارەنووسی ئەرسەلان دیوارگەر لە زیندان، پاش تێپەڕبوونی ماوەی 2 هەفتە بەسەر دەست بەسەرکردنی ئەرسەلان دیوارگەر لە گرتوخانە ناوەنجەمنیەتەکان چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان ئەرسەلان دیوارگەر خەڵکی شاری دیواندەرە کە پێشتر لەلایەن هێزەمیەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا بوو تا بە ئەمڕۆ هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیا. جێگەی ئاماژەیە ناوبراو لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و کەس و کاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. جێبەجێکردنی سزای سێجارەی بەندکراوێک لە زیندانی هەمەدان، ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕێزبەر سزای لە سێدارەزانی بەندکراوێک لە زیندانی مەهاباد جێبەجێکرا. بە پێڕاپۆرتەکان حوسێین بەهرەمەند خەڵکی شارۆچکەی ڕابەت سەر بە شاری سەردەشت کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەوە دەست بەسەر و سزای سێدارەی بەسەردا سەپێنرا بوو، دوێنێ لە بەندیخانەی ناوەندی شاری هەمەدان جێبەجێکرا. بانگرتنی زیاتر لە 50 خوێندکار لە زانکۆی ئەمیرکەبیر، لە درێژەی هەوڵامەتیەکانی ڕۆژیمی ئێران لە زانکۆکان حراسەتی زانکۆی ئەمیرکەبیر با پێداچوونەوەی ڤیدیۆی کامێرە ئەمنیەتیەکان لە کاتی ناڕزایەتیەکانی ساڵی 1401دا بۆ زاڵکردنی کەشێکی ئەمنیەتی زیاتر لە 50 خوێندکاری بۆ کۆمیتەی ئینزباتی بانگ کردووە. بە پێڕاپۆرتی کەناڵی هەواڵنامەی ئەمیرکەبیر هاوکار لەگەڵ سێهەمین هەفتەی کردنەوەی زانکۆکان
شەپۆلێکی نوێ هەڵسوکۆتی ئەمنیەتی دەستی پێکردووە و لانی کەم 50 خوێندکار بانگی کۆمیتەی ئینزباتی ئەم زانکۆیە کراون. هەروەها لەو راپۆرتەدا باس لەوە کراوەکە حراسەتی زانکۆی ئەمیرکەبیر پێداچوونەوەی بە ڤیدۆی کامێرای ئەمنیەتی لە ساڵی ڕابردوودا کردووە کە بەهۆی بەشداریکردن لە ناڕزایەتیەکان بەشێک لە خوێندکارانیان بان کردووە. و بە وتەی چەندین خوێندکاری ئەو زانکۆیە بانکێشتەکە پەیوەندی بە بابەتی نەبوونی حەجابی ئێجباری بووە. جێبەجێکردنی سزای سێدارێ بەندکراوەیەک لە زیندانی زاهیدان. ڕۆژی چوارشەممە 19 ڕەزبەر هاوڵاتیەکی بەلوچ لە زیندانی شاری زاهیدان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ مادە هۆشبەرەکان لە سێدارەدرا. بە پێزانیاریەکان ئێمانبەخش گرگیچ کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و سزای سێدارێ بەسەردا سەپێنرا بوو لە ڕۆژی ڕابردوودا لە زیندانی شاری زاهیدان جێبەجێکرا. گیانەدەستانی کرێکارێک بەهۆی جاڕمانی مەعدان لە شارستانی شاهڕۆد. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر کرێکارێکی مەعدەن لە شارستانی شاهڕۆد بەهۆی جاڕمانی ئەو مەعدەنە گیانی لەدەستا. بە پێڕاپۆرتەکان ئێبراهیم موسەوی کرێکارێکی مەعدەن بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە کاتی جاڕمانی مەعدەنێک لە شارستانی شاهڕۆد بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکرا، بەڵام بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. دووە هەواڵ بردومانکردنی 4 گوندی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیاوە. بە وتەی ئاژانسی هەواڵی هاوار، تۆپخانەکانی تورکیا بە چڕەی گوندەکانی شێخ ئیسا، بیلوینە، ئایندەقنە و مەنگیان لە هەرێمی شەهبا تۆپباران کرد. بە پێزانیاریەکان ماوەی هەفتەیەکە بردومان و تۆپبارانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووەتەوە، ئەوەش بە بیانووی ئەوەی کە دوو ئەنجامدەری تەقینەوەکەی ئەنقەرە لەوێ چوونەتە تورکیا و بەهۆیەوە لا بردومانی 4 گوندی ڕۆژاوای کوردستان لا نیکەم 25 ئەندامی ئاسایش لە ئاکامی ئەو بردومانە گیانیان لەدەستا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و وەسوودە بن.